لە کۆمەڵە خۆبەخش پێکاتون خوێنکارانی کۆلێژی پزیشکی دانن لەگەڵ کۆمەڵێک خوێنکاری پزیشکی دەرچووی کۆلێژی پزیشکیدان. ئەمڕۆ ئێمە هەدەفمان ئەوەیە کە بتوانین لەم بارودۆخەدارەیە وەکو بەڕێستان باسان کرد مەجموعە معلوماتی زۆر بتوانین بگەینین بە هاوڵاتیان و هاوڵاتیان سوودمەند بن بەبێ بەرامبەر. و ئێمە چەند بەشێکمان هەیە، بەشی پشکنینمان هەیە، بەشی پێدانی زانیاریەکانمان هەیە و هەر کەسێک هەر پرسیارێکی هەبێت ئێمە بەپێی توانە ئەمڕۆ هەوڵمان ناوەکە ئەو پرسیارانە جواب بینەوە کە لێمان نەکرێ و بتوانین بەپێی ئەو هەر کەیسێک کە هاتوۆتە بەردەمان بەپێی کەیسەکە ئێمە بتوانین جوابی پرسیارەکان بینەوە لەگەڵیانە بین. بەڕاستی ئەم کارانەش بەکارێکی زۆر باشی ئەزانم زۆر زەرورە بۆ هاوڵاتیان و پەیوەندی تەندروستی هاوڵاتیان پێویستە بەم جۆرەشتانە زیاد بێ و بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە. من خۆم کە هاتووم بۆ ئێرە چەند پرسیارێکم کردووە، پشکنینی دانم کردووە کە دانم پڕ کردووەتەوانێ لەوێ دڵنیایان کردوم کەوا هیچ کێشەیەکی نییە. من وەکو فۆتۆگرافەرێک کە سەردانی ئەم پێشانگایەم کرد، فۆتۆگرافەری بەتوانە کاک ئەیاد عەبدوڵڵا کە بەڕاستی وێنەکان کە بۆ یەکەم جارە وێنەی سروشتی کوردستان بەم جۆرە دەبینم و وێنەکان هەر تایبەتمەندێکی خۆی هەیە و هەروەها وێنەکان لە ڕەنگاوڕەنگە ڕەنگەکانیش دەلالەتەکە لە پێکەوەژیان لە کوردستان. پرۆژەکە خۆی بە شێوەیەکی گشتی نیشاندانی دیمەنە سروشتەکانی کوردستانە، لاندسکەیپە لە وەرزە جیاجاکانی ساڵ. جگە لەوەش پرۆژەیەکمان هەیە، پرۆژێکی خۆمە، دەتوانم بڵێم 10 ساڵە ئیشی سەر دەکەم. ئەویژەوەیە چاپکردنی ئینسیکلۆپیدیایەکی گوڵ لە گوڵە چێویەکانی کوردستان و لەو گوڵانەی کە لە ناو ژینگەی کوردستان دەتوانن گەشە بکەن و بژین. ئەم فۆتۆیانە تایبەتە بە بواری سروشت کە کۆمەڵێک وێنەی جوانی تێداگرتووە لە دیمەنەکانی کوردستان، لایانی هونەریەکانی هەمووی بە تەکنیکی نوێ بەکاری نوێ ئیشی تێدا کردووە، لایانی هونەری بەکارهێناوە کە ئەمەش خۆی لە خۆیدا سەرکەوتنەکی باشە بۆ فۆتۆگرافەرەکە. حەزەکەین پێشی بێن و دوایی کە دەڕۆن فەرقی هەبێ، لەوەی هەندێک پێیام هەیە بچەقێ لەگەڵتان بمینێ بەڵام تەواسولیشمان بمینێ. دەرفەتیان نەبووە بۆ ڕاهێنان بە تایبەتی لە بواری لێکۆڵینەوە و توێژینەوە، دەستکەوتنی زانیاری و شێکردنەوە و گەیاندنی پەیام بە چاچی بۆی تەئسیر لە بڕیار بکەن، تەئسیر لە ڕای گشتی بکەن و خزمەتی کۆمەلگا بکەن، کۆمەلگای مەدەنیش بە تایبەتی. جا لێرەدا شاری وەکو هەڵەبجە، شارەکانی تری دەرەوەی شارە گەورەکان دەرفەتیان کەمتریش بۆ ڕەخساوە بۆی کەەوە ڕاهێنانی بەردەوام بکەن، زانستوازی بەردەوامیان تێدا هەبێ. ئێمەش بە چاکمانزانی کەەوە ببین بە هاوکار گرانتێکمان دەستکەوت بۆی کە بین شار بە شار نزیکەی 9 دانە کۆرس بکەین بۆ ژمارەیەکی زۆر نزیکەی 250 سەحەفی. ئەم جۆرە کۆنفرانسانە خۆت ئەم جۆرە وەرکشۆپانە کە بۆ ئەپدەیتکردنەوەی معلومات لای سەحەفی هەیە زۆر ئیشێکی گرنگە و ئەکرێ لەمە و بەدوا و کارانەی کە لە ناو شارە گەورەکانە بگوێزرێتەوە بۆ سەبۆن منۆ هەڵەبجە تازە محافەزەیە خود شوێنەکانی دیکە چەمچەما و کوێ ئەوانەی کە زۆر بەدەگمەن ئەم جۆرە ئینستیتوانە ڕوەکەنە ئەو شوێنانە و کارەکان ئەنجامەدەن. دێمەوە باسی ئینستیتوتی مەریتان بۆ دەکەمەوە چۆن بتانین هاوکارتان بین، هیوای ڕۆژێکی باش و پڕ بەرهەمتان.